ساڵانە و لە چەندین ناوچەی جیاجیای باشووری کوردستان ئاگر لە دارستانەکان دەکەوێتەوە. بەهۆیەوە پوش و پاوان و درەختەکان دەسووتێن. کێوە کارە بۆ کەوتنەوەی ئاگرەکان و ئاگرەکانی دارستانەکان چۆن کۆنتترۆل دەکرێن؟ ئەوانەی ئاگر لە دارستانەکان بەردەدەن و ماڵی هەزاران گیانەوەری کێوی دەسووتێنن کێن؟ ڕۆڵی یاسا و دادگاکان چین لە بەسزاگەیاندنی ئەوانەی کەسیەکانی مرۆڤ دەخەنە مەترسیەوە؟ هاتوونێت یەکێک لە دارستانەکانی پێنجێن. ڕێکخراوە ژینگەکان و بەرپرسانی ژینگە لە حکومەت وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە. بینەرمان بن. هەرێمێک کە بە دارودرەخت داپۆشراپێ پێی دەوترێت دارستان. لە هەردوو دارستانی سروشتی و دەستکردا درەختی بچووک و گەورە و بەهێز با شێوەیەکی ناڕێک دیارن. دارستان کۆکراوەیەکە لە درەختەکان، دەوەن، گشوگیا، مایکرۆ ئۆرگانیزمەکان، قارچک، بەکتریا لەگەڵ چەند هۆکاری دیکە وەک خاک، ئاو، پلەی گەرمی و هەوا دارستان پێک دێنن. دارستانەکانیش لە ڕووی چڕیەوە دابەش دەبن بۆ سێ ئاست: دارستانی چڕ، مامناوەند، تاک. کوردستان ناوچەیەکی شاخاویە بە کەشوهەوای سارد، ڕێژەی بارینی ئەوەندەی هەیە کە دارستان پەرە بسێنێ. بەسەرجەم مێرگ و دارستانەوە کوردستان 160,000 کیلۆمەتری چوارگۆشی سەوزایی تێدایە. کاچ، سنەوبەر، بەڕوو، چنار، گۆیش، قەزوان، شۆڕەبی و سپیدار و زۆرینەی جۆرەکانی درەختن لە کوردستاندا. بەپێی ئاماری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو 2,327,000 دۆنم دارستانی سروشتی و 35,000 دۆنم دارستانی دەستکرد لە باشووری کوردستان هەیە. بەڵام بە چەندین شێوەی جیاجیا دارستانەکان ڕوبەڕووی زیان پێگەیاندن دەبنەوە. بە شێوەیەک تا ئێستا زیاتر لە نیوەی دارستانەکان لە ناوچوون. یەکێک لەو ڕێکخراوانەی کە بەردەوام لە کاتی کەوتنەوەی ئاگرەکاندا دەچێتە ناو دارستانەکان بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکان ڕێکخراوی ملەکەوەیە بۆ پارێزگاریکردن لە ژینگە لە قەزای پێنجێن. ئێمە هاتوونێتە لایەکێک لە تیمەکانی ئەم ڕێکخراوە و بەسەریان دەکەینەوە و بزانین ئەوان لە کاتی کەوتنەوەی ئاگر چۆن ئاگرەکان کۆنتترۆل دەکەن و هەروەها ئەو کەرەستە و ئامێرانش کە بەکاری دەهێنن چین. ئێستا دەچینە لایەکێک لە ئەندامانی ڕێکخراوی ملەکەوە کە ئەندامی تیمی ئاگرکوژێنەوەی ئەو ڕێکخراوەیە بزانین ئەو کەرەستانی کە بەکاری دەهێنن چین. کاک محەممەد ڕۆژت باش. سەرچاوەکانم بەخێر بێنێ. کاک محەممەد ئەو کەرەستانی کەوە لە کاتی کوژانەوەی ئاگر بەکاری هێنن چین؟ بەڵێ توانین بڵێم ئامێروشتە چێ پێ؟ ئەم جیازەی پشتی منە. ئەمە جیازێکی هەوایە زۆر بەقوتە. یەکەم جیازەکە سەر ئاگرەکان سەرکوتەکات و ئاگرەکان ئەکوژێنێتەوە. وەزای دە من ئەم کڵاوم پێەیە. ئەم کڵاو بۆ پارێزگاری دەموچاوم تەبوتۆز و ئاور و چڵۆسکە با ئەیەنیا کە ئەم جیازە پژوڵایەکاتەوە ئاگرەکە. ینی تۆتوانی بڵێ با بڵێن پێشڕەوی تیمەکەیت یان یەکەم کەسی کە لە پێشەوە ئەوەی ئەم جیازەی لە پشتاوێ پێشڕەوی تیمەکەیە، چونکە ئەم جیازە یەکە جیازە با بڵێن کە ئاورەکە کۆنتترۆلەکە. دەستی خۆش بێت. کاک مەریوانگیان ئەو مزەخەیە چیە بەشانتەوە و دەوری تۆ چیە لە کوژانەوەی ئاگرەکاندا؟ دەوری منم زاخەیەکە لە دوای جیازی هەواکەوەیە ئەیکەیتە پشتێ بۆ لە دوایەوە ئەڕۆیت و بۆ کوژانەوەی ئەو چڵۆسکانەیە کە لە هەواکە دەرەچێت لە جیازی هەواکە دەرەچێتەوە کوژانەوەی ئەو بنەدەوەنانەیە کە ئاگرێ شتێکی تیاما بێتەوە بۆی بە تاوەتی خامۆشی بکەیت و ئەیتر بێخەم بیلەوەی کە دیسانەوە ئاگرەکە سەر هەڵ نەدات. واتە دوا بە دوایەم ئامێرە ڕۆیت. بەڵێ بەدڵێ. ئەوەی کە لە ناو مزەخەکەی تەنها ئاوە تەنها ئاوە تەنها ئاوە ئاو بەکارێنێت. با ئێستا بچمە لای کاک ڕێبوارگیان ئەوە چێ بەدەستەوە و ئیشی تۆ چی وەکو ئەندامێکی تیمەکە؟ ئێمە ئەو کەسی کەم شەنکەشەی پێ ئەمە پێڕێن شەنکەش
دوو ئیشی پێیەکەین یەکێکیان ئەگەر ئاگرەکە زۆر بەقوت بێت دێن لە دووری دەمەت لە ئاگرەکەوانێ پوشەکە تەنگ ئەەکەین بۆی کە ئاگرەکە گەشتە ئەویا ئەنجا بە ئامێرەکانی تر لێدین و کارێکی تری کە بەم شەنکەشەیەکەین ئێمە دوای کوژانەوەی ئاگرەکە ئەو درەختانە کە گەڕەگرن یاخود با بڵێن ئەو بنە کۆتەرانی کە گەڕەگرن بەم شەنکەشە شوێنەکەی بۆ تەختەکەین و ئەیخینە سەری زۆر جار سوودی لێوەرەگین بۆ هەڵدانەوەی ئەو پشکە و گڕانەی کە لە نزیکی نەسوتاویەکە ماوە دووری ئەخینەوە لە ئاگرەکە ئەمە زیاتر ئەوەی بەکاری خۆش بێ باەسە بچێ لای کاگوریا گیان بێوی زۆر سپاس دەوری تۆ چییە لە ناو ینی وەکو ئەندامێکی تیمەکە لە کوژانەوەی ئاگرەکانەوە و کەرەستانی کە تۆ بەکارێنی چین بەڵێ ئێمە لە کاتی کار و چالاکیەکانمان دە کۆمەڵی ئامێر بەکارێنین یەکێک لەو ئامێرانە ئەم خاکە نازەیە ئەوەش بۆ بەکارێنین ئەم ئامێرانە کە بە تەواوەتی ئاگرەکە کۆنتترۆلکەین بێخەمی بکەین بە تایبەتی ئەو ئاگرانەی کە لە لوتکە شاخەکەەوە دەست پێکات خاکەناز بەکارێنین بۆ کۆتەرانەی کە داوێنی ئاگرەکە نەسووتاوە کۆتەرەکانە خەینە چاڵەوە چاڵی بۆکەنین و کۆتەرەکەی تێەکەین بۆی تر دووبارە داوێنەکە نەسووتێتەوە کۆتەرەکەت لێر بێتەوە داوانەکە بسووتێنێتەوە ئەوە یەکێکە لە ئامێرەکان کە ئێمە زۆر ئیسفادەی لەکەین ئەم جیازانەش بەکارێنین بۆ شوێنانە منتیقی ئەمە زۆربەی شوێنەکان شەبەکەی تیان نییە کە بە تەلەفۆنی هەمانگیمانە بێ لەگەڵ برادەران لە کاتی کار و چالاکیەکان جیازی ئەم جیازانە بەکارێنین زۆر ئیسفادەی لەکەین لە کاتی ئاگر کوشانەوە ئەم زانتای شانیشم کۆمەڵی داواتی تایە پێداویستی خۆمان وەکو ئاو و خواردنی ئەو شتانە وەکو لایانی فریا گوزاری سەرەتاییوانە و کەرەستانەتان پێ نیە ئەوانشمان پێبان ئەوانشمان کردووە بەڵێ بەڵێ کەرەسەی سەرەتاییمان پێ ئەندامێکی تیمەکەتان برینار ببێت یاخود بسووتێت خوانەکەران بەڵێ شتانەشمان پێ خواردنمان پێ شتی سەرەتاییمان پێ بۆ حاڵەتی برینداری بۆ هەر حاڵەتێکی نەخوازە و کە ڕوودات زۆر شتانەوان پێ ئەمێ بچمە لای کاگڕێبوار گەرەوەم پێ بڵیت ینی ئێوەکو ئەو تیمەی کە با بڵین ماوەی چەند ساڵین تەجروبەی کارکردنتان هەیە و لەو ماوەیە ئەو ئاستەنگانی کاتوتە بەردەمتان چی بووە و هیچ ئەندامێکتان هەبوو لە ناو تیمەکەتانە بریندار ببێ یاخود بسووتێت ئەو تیمی ڕێکخراوی ملەکەوە لە ساڵی 2014ەوە ئێمە بەشداری کوژانەوەی ئاگرەکەین واتە ئەم ساڵ کە 2020ەکە ماوەی 8 ساڵ ئێمە بەشداریکەین لە ماوەی ئەم 8 ساڵەیە یعنی ئەزمونێکی زۆر باشمان وەرگتووە لە چۆنێتی ئاگر کوژانەوە سواز بخوا تا ئێستا هیچ ئەندامێکمان برینێکی سەخت یا ڕوبەڕووی کارەساتێکی نەخوازرا و سپاس بخوا تا ئێستا نەبووینەتەوانێ و ئەو ئەسانگانشی کە ڕوبەڕووی ئێمە ئەبنەوانێ زیاتر ئەوەیە کە ناوچەیەک مین ڕێژ بێت مەترسی مین و تەقەمەنی هەبێ یاخود ئەگەر خەڵکی ناوچەکە هاوکارمان نەبێت لە ڕێنماییکردن و لە بەشداریکردن لەگەڵمانە زیاتر ئاسان ڕێبارەوە تەنها ینی لە سنووری پێنجێن ینی بەشداری کوژانەوە ئاگرتان کردویان لە ناوچەکانی تر و هەوڵیشتان نەداوە ئەو ئەزمونە 8 ساڵەی کارکردنی خۆتان بگوازنەوە بۆ ناو ڕێکخراوەکانی تر و بۆ پۆلیسی دارستان و بۆ ناوچەکانی دیکەش ئێمە چەند جارێک لە دەرەوەی سنووری پێنجێنیش بەشداری کوژانەوەی ئاگرمان کردووە بۆ نمونە لە منتقەی دەربەنی خان لە شارباژێر ینی بەڵام زۆر کەم بەداخەوانەیە بەڵام هەوڵە دەین ئەو ئەزمونی کە ڕێکخراوی ملەکەوە لە ماوەی 8 ساڵە توانێتی بەدەستی بێنێ ئێمە ئەو ئەزمونە بگوازینەوانێ بیکەینە بەرنمەیەک کە بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکان سوودی لێوەربگیرێت زۆر باشە کاکە ڕێبارگیان دەست خۆش بێ سپاس بۆ وتەکانت درێژە بە گفتوگۆکەمانە دەین فەرمون باە سەش پێکەوە بەردەوامی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان لە کوردستان بەگشتی بە پێی ئەوە دەداچوونانەی کە ئێمە کردومانە لە 180 ئاگرەکان پەیوەندی بە کەم تەرخەمی هاوڵاتیەوە هەیە بە تایبەت ئەو هاوڵاتیانی کە چێتە ناو دارستان بەر هۆکارێک ئاگرەکاتەوە سا بۆ چالێنان بۆ یا گۆژ برژاندن بۆ هەر کارێک بۆ هەرمە بەسێک ئاگرەکاتەوە لە 180 ئاگرەکان کە لە کوردستانەکەوێتەوە بەهۆی کەم تەرخەمی هاوڵاتیانەوە و گەشتیارانەوە کەوێتەوانێ جگە لەمە بەشێک لە ئاگرەکان لەم سنوورە
لە ناو سەربازگەکانی ئێرانەوە دێت کە ئێمە ساڵی پار 5 حاڵەتی ئاگری هاتنی دارستانمان هەبووە لە سنووری ڕۆژهەڵاتەوە لە ناو سەربازەکانی ئێرانیەوەنێ ئەم ساڵ 2 حاڵەتمان هەبووە بەداخەوانێ یەکێکی دیکە لە هۆکارەکان هۆکارێکی نادیارە بەداخەوانێ دەستێکی ئەنقەستە کە بەشی زۆری کاری بەو شوێنە هەیە ئەوێ بۆ پرۆژێکی تایبەت بەکاری بێنێت ئەوێ بۆ مەداوێکی تایبەت بەکاری بێنێ کە بە ئەنقەست ئاگرە خاتەوە لەو سنوورە لەو ناوچەیە بەشێکی ینی هۆکارێکی دیکە لە ئاگرەکان ئەگەڕێتەوە بۆ بردومانی سنوورەکان کە ئێمە هاوسنوورین لەگەڵ چەند وڵاتێک بەشێکی باش لە ئاگرەکان پەیوەندی بە بردومانی وڵاتانی دراوسێەوە هەیە بەشێکی دیکەش لە ئاگرەکان هەندێک جار هۆکار ڕوئەدا کە بەهۆی تەقینەوەی مینێک لوغمێکەوە ڕوئەدا کە یا بە ئاژەڵی کێویە ئەتەقێتەوە یاخود بە ئاژەڵی ماڵیە کە هەندێک لە ئاگرەکان ڕێکەوتووە کە بەهۆی تەقینەوەی مینەوە ڕوویداوە ئامارەکانی ئاگرکەوتنەوە لە کوردستان زۆرە و زەرەر و زیانێکی زۆری داوە بەڵام لە پێنجێنی ئێمە بە گوێرەی ئامارێکی ساڵی 2020 ڕێکخراوەکەمان کە پار کردومانەوە بڵاومان کردوێتەوە زیاتر لە 31,000 دۆنم دارستان سوتاوە لەم 31,000 دۆنم دارستانە کە سوتاوە 1 ملیۆن درەخت زەرەری بەرکەوتووە بەرەو لە ناوچوون چووە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە کە بەڕاستی پێویستە حکوومەت لەم بوارەدا زۆر خەمخۆرانە و زۆر دڵسۆزانە کار بکات چونکە وڵاتەکەمان لە ڕووی دارستانەوە بەرەو لە ناوچوون نەچێت کاگرێوار باگای خسۆ بێ وابڕۆین ئەکەم تۆ بێرە بۆێنە تۆ وەرە بەرەو من ئەوڕەکە وەساوە لێولەوە وەساوە تۆ وەرە مەرەوە بەرەو ئاگر وەرە کاکە گیان لەم سەرچانە ئاسان کۆنتترۆڵەکرێ براکەم ئەوە کۆتەرەکان تلێرە بنوێتەوە ناو پوشەکە بەپێی ئاماری بڵاوکراوەی ڕێکخراوی ملەکەوە تەنها لە ساڵی 2020 لە قەزای پێنجێن زیاتر لە 31,633 دۆنم دارستان سوتاوە تەنها لەم ڕوبەرە سوتاوەی دارستان 1,138,788 درەخت بەهۆی ئاگرەوە سوتاون هەر بەپێی ئاماری ڕێکخراوی ملەکەوە لە سەرەتای 6 مانگی ساڵی 2021 لە قەزای پێنجێن 33 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ئەو سنوورە هەبوو بەهۆیەوە 17,000 دۆنم دارستان و پوش و پاوان سوتاون بەپێی ئاماری پۆلیسی دارستان و ژینگەی باشووری کوردستان تەنها لە سەرەتای 6 مانگی ساڵی 2021 بەهۆی ئاگرکەوتنەوەوە زیاتر لە 30,000 دۆنم دارستان و پوش و پاوان سوتاون بەهۆی بردمانی فڕۆکە جەنگیەکانی تورکیاش زیاتر لە 12,000 دۆنم دارستان و پوش و پاوان لە ناوچە سنووریەکان سوتاون ئەگەرچی بە پێوتەی ڕێکخراوە ژینگەیەکان ئاماری سوتانی دارستانەکانی باشووری کوردستان زۆر زیاترە لەو ئامارەی کە پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم بڵاوی کردوتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی ملەکەوە کە لە بواری ژینگەی شەکەین لقێکمان تایبەتە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڕێگەی فێرگە و قوتابخانەکانەوە و لە ڕێگەی خۆمانەوە بە بەریەکەوتنی شخصی و بە تایبەتی لە ڕەمەزانانە هەموو دوای تەراویحێک ئەچین سەردانی گوندەکانەکەین و زۆربەی زۆری گوندەکانمان بەسەر کردوتەوە کە لە ڕەگەزەکانی ژینگەیە قسەیان بۆکەین و گفتوگویان لەگەڵا دەکەین و بەریەکەوتنمان هەیە لەگەڵیانە بۆ شیارکردنەوەیە و داوای سەرەکیمان ئەوەیە لیان کە بەدەممانەوە بێت و هاوکاریمان کەن و لە پاراستنی دارستانەکان چاویان لە دەستی حکوومەتەوە نەبێ چاویان لە پۆلیسی دارستانەوە نەبێ یاخود ڕێکخراوەکە ئێمە خۆیان هەڵسن بە کارەکان و یاخود هیچ نەبێ ئاگادارمان کەن و هەماهەنگیەک دروست بکەین و بۆ ئەوەی باشتر ڕابگەین بە کارەکان و کۆنتترۆلی بکەین کوژانەوەی ئاگرەکان ئەگەر سەیری ناوەکەیان بکەین کە پۆلیسی پاراستنی دارستان و ژینگە کە سەیری ناوەکەیەکەی وا هەسەکەی ئەرکی پۆلیسی دارستانە بەڵام من بە شێوەیەکی گشتی پێم وایە ئەرکی کوژانەوەی ئاگری دارستانەکان ئەرکی هەموو تاکێکی کۆمەلگایە بەڵام بە شێوەیەکی دیکە ئەرکی حکوومەتە ئەم کارە ڕێک بکە ئەرکی حکوومەتە تیمێکی تایبەت دروست بکە یاخود ئەو تیمێکی هێتی پۆلیسی دارستان دامی تەواوی بکە ئامێری تەواوی بۆ دابینکە بەڵام بەداخەوانیانی لە کوردستان تیمێکی کارامە و ڕاهێنرا و نییە بە کەرەستەی پێویستەوانێ بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکان لەبەرەوە ئەمە بێتە هۆکاری ئەوەی هەر وەختێک
ئاگرەیەکەوێتەوە لەبەرەوەی تیمی کارامەنیە بەسەر لە ناوچەی قەرداغ ئاگرمان هەبوو 15,000 دۆنمی دارستان سوستاندووە لە کاتێکا چڕی دارستانەکەەوە شێوازی ئاگرەکە بەو جۆرە نییە 15,000 دۆن دارستان سووتێنێ ئەکرێت تیمێکی 4 کەسی نێڵێ 15,000 دۆن دارستان سووتێ لە ماوەی 6 ساعات ئەتوانێت کەمی بکاتەوانێت 3,000 دۆن دارستان زیاتر نەسووتێ ڕۆڵی یاسا بە تایبەتی بەڕاستی لە ڕووی کەوتنەوەی ئاگرەکان قۆناغی لێکۆڵینەوە و بەدواداچوون بۆ دۆزینەوەی تۆمەتباران زۆر لاوازە لە وڵاتە بەداخەوە توانم بڵێم لە سەدان حاڵت دیاردەی ئاگرکەوتنەوە یعنی تۆمەتبارێک دەستگیر ناکرێت تاوانبارێک نادۆزرێتەوانێ ئەمە مەترسێکی زۆر گەورەیە کە لەم وڵاتە یعنی قۆناغی گەڕان بۆ دۆزینەوەی تۆمەتبار زۆر لاوازەوە لە دادگاکانیش ئەو دۆستیانەی کە هەمانە پەیوەندی بە خستنەوەی ئاگری ناودارستانەکان هەیە بەداخەوانێ بەشێکی زۆریان ینی یابەر لێبوردی گشتیەکەون یا تەخفیفێکی زۆریان بۆ ئەکرێت کە من وا هەستەکەم زیاتر لە قۆناغی لێکۆڵینەوە بەدەداچوون زۆر لاوازە بۆ تۆمەتبارانی خستنەوەی ئاگری دارستانەکان ئاگری دارستانەکان زیان زۆر دەگەیەنێ یەکێک لە زیانەکانی ئەوەیە کە زیان بە ئاژەڵ و پەلەوەرە کێویەکان نەگەیەنە کاتێک ئێمەچین ئاگرەکانە کوژێنین و بۆی زیانی زیاتر نەگەیەنێ لە بواری ئەوەی کە ئاژەڵە کێویەکان دەسووتێ وەکو سمۆرە ڕێوی کەروێشک ئەم ئاژەڵانە کە زۆر پێویستن بۆ سروشت وەزایدەن ئەو دار و درەختە زۆرەی جوانێ دەست کرد و مابڵێن سروشتی کە هەم دەست کرد و هەم سروشتی خواکرد کە هەیە لە هەرێمەکەمانەوە تایبەتی منتیقی پێنجوێن کە سروشتێکی زۆر جوانی هەیە بۆی زیانی زیاتری پێنەگات و پوش و پاوانێکی زۆر ئەسووتێ ساڵانەکە ئەمە ئەم پوش و پاوانە زۆر ئیسفادەی هەیە بۆ باڵێن حیوانی خۆمان مەڕ و بزن ئەوانەی کە خەڵک بە خێویکان لە گوندەکانەوە زایدەن زیاتر جاری وا هەیە ئەم ئاگرە سەرە کێشێت بۆ سووتانی هەندێک لە گوندەکان یا دەواجین یا ئەو شوێنانەی کە خەڵک ئاژەڵی تریتیا بەخێوەکات. ئاگری دارستانەکان دەبێت بەهۆی کەمبوونەوەی درەخت و لە ناوچوونی ڕوبەرە سەوزایەکان بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ناوچوونی گیانەوەری کێوی و مێرو و خشۆکەکان لە ناوچوونی جۆری ڕۆک و گیا کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین دروستبوونی بە بیابانبوون کەمبوونەوەی ڕێژەی ئۆکسجین لە بەرگەهەوا ڕێژەیەکی زۆر لە دوانە ئۆکسیدی کاربۆن و گازە ژەهراویەکانی دیکە تێکەڵ بە هەوا دەبێت دروستبوونی ڕاماڵینی خاک و هەرس ئەو زەویە کشتتوکاڵیانەشی دەستوتێن کاریگەری لەسەر سیفەت و پێگاتی خاکەکەی لە ڕێی فیزیایی بایۆلۆجی کیمیایی دروست دەکات ئەو بەروبمانەشی تیاندا دەچێنرێن گەشیان کەم دەبێت و زۆر کات چەکەرە ناکەن کاریگەری لەسەر ئەو بەروبمانەش دەبێت کە لە وەرزی داهاتوو دەچێنرێن. لە ڕاستیە کەم تا زۆر ڕۆڵی حکومەت دەستی هەبووە لە کوژانەوەی ئاگرەکانە بەڵام بەپی پێویست نەبووە لە ڕاستیە چونکم بە حکمی ئەوەی 5 وێن دارستانێکی زۆر گەورەی هەیە و بەسراوتوە بە دوو ناحیەوە کە فراوانە دارستانێکی چڕ و زۆری هەیە لە ڕاستیە بەپی پێویست نەبووە بە پێی ئەو هەموو ئاگرەی کە لەم سنوورە ئەکرێتەوە ئەو چالاکیە گەرم و گوڕیانمان لێ نەبینیوە تێگەیت و کەم تا زۆر هەماهەنگیمان هەبووە هیوادارم لە مەودووە زیاتر بەختی پێ بدەین و ئیشەکانمان تێکەڵ یەکتری بکەین و زیاتر هاوکاری یەکتری بکەین. پێویستە چی بکەین بۆی حاڵەتەکانی ئاگر کەوتنەوە کەم بکەین طبعا ئاگر لە جیهانا بوونی هەیە ئێمە کابێ کار بۆ بکەین کە زۆر کەمی بکەینەوانێ خاڵی یەکەم چاودێری دارستانەکان زۆر گرنگە چاودێری بەچی بە تیمی گەڕۆک و بە کامێرەی تایبەت ئەمانە زۆر گرنگ کە بەداخەوە کامێرە لە وڵاتی منێ و بە کامێرەی درۆن یعنی ئەگەر ئێستا لە سنووری گەرمن کە گەورەترین ناحیەی هەرێمی کوردستانە چەند تیمێک درۆنێکیان پێبێ کامێرەی باڵداریان پێبێ ئەتوانن ناوچەیەکی زۆر چاودێری بکەن و جگە لەمە لە هەندێک دارستانی تایبەت و زۆر دەگمەن و بەتەمەن ئەکرێ ئاگربەر ئەنجام بدەین و خاڵێکتر کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە تۆمەتبارانی یعنی تاوانبارانی ئەوانەی ئاگرە خەنەوانێ بە سزای خۆیان بگەێنرێن بۆی حاڵەتەکان زۆر کەم بکەینەوە. ئێمە لە کوژانەوەی ئاگرەکان خەڵکێکی زۆر هاوکارمانن لە گونیشینەکان لەو خەڵکانی کە ڕێبوارن لەو منتیقا و خەڵکانی کە وەکو ئاژەڵداریەکەن لەو ناوچەیە دێن هاوکاریمانەکەن
بەدڵ و بەگیان هاوکارێکی زۆر باشمانەکەن لە کوژانەوەی ئاگرەکان و پۆلیسی دارستان هاوکارمانن بە تایبەتی هەردوو بنکەی گەرمک و ناوپارێز بەجددی خەمخۆرانە لەگەڵمانە ئیشەکەن شەو ڕۆژ کە تا کۆنتترۆلی ئاگرەکەکەین و هیوادارین بەردەوام و چالاکتر لە مەودووە هاوکارمان من لە ئاگرەکانە بە تایبەتی پۆلیسی دارستان چکە ئەوان نازناویشیان هەڵگرتووە کە پاراستنی دارستانە هیوادارین جددیتر لەگەڵمانە بن و تا دوانە فەسی ئاگرەکە لەگەڵمانە بن و ئاگرەکەمان لەگەڵا کۆنتترۆلکەن تا کوردستانێکی سەوز و جوانمان هەبێت خی گەورە ئەو سروشتە جوانەی بۆ فراهەمیە ناوین وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە حەدیثێکە ئەگەر قیامەت هاو نەمامێک بەدەستەوە بوو بینێژە ئێمە ئەگەر پارێزگاری لەم دار و درەختە جوانەکەن کە خی گەورە بۆی ڕواندوین وەکو ئەو وایە کە بینێژین بۆیە زەرورە بە هەمومان دەست لە ناو دەست مامۆسایەکی ئاینی مامۆسایەکی مەکتەب منێکی کرێکار کەسێکی تر هەمومان هەوڵ بین و ڕۆڵمان هەبێت لە پاراستنی و سروشتە جوانە کە ئاو هەوایەکی جوانی بۆ ئێمە فراهم هێناوە خۆی لە ڕاستیدا دەبێت پۆلیسی دارستان ناوەکەی بە ناوی خۆیەتی پۆلیسی دارستان دەبێت پۆلیسی دارستان لە دارستان بێ بنکەکەی لەجێی ئەوەی لە ناو پێنجێ نابێت لە بینایەکبێ حرەسیاتی پێ بگرن بنکەکەی با لە میشیا بێ با لەسەر قەڵای کچێ بێ با لە شوێنێکی لە ناو دارستانەکان بێ بۆی بەردەوام چاودێری دارستانەکان بکە هەم لە ڕووی بڕینەوە هەم لە ڕووی ئاژەڵەکانەوە هەم لە ڕووی سووتانی دار و درەختەکانەوە دەبێت بنکەی پۆلیسی دارستان بە جددی لە ناو دارستانەکان بێ نەک لە ناو شار و لە بینایەکە بێت و هەمومان دەستبار بین بۆ ئەوەی کە ئەو سروشتە جوانە بپارێزین و حکوومەتیش هاوکاری پۆلیسی دارستان بێ بەجددی لە ئامێریان بۆ دابین کە وەکو ئامێری سیارەوە ئەو بنزین زایدەنە و ئامێرانێک کە ئاگری پێکوژێنیتەوە و ماتۆرسچیلیان باتێ و بنزینیش بۆ ماتۆرسچیلەکان دابین بکات و ئەوەی ئەو شوێنانە لە کوردستانی ئەمە بە تایبەتی منتیقەی پێنجوێنی ئەمە شاخاویە بە ماتۆرسیل بە ئاسانترین کات ئەتوانی بگەیتە سەر ئاگرەکە سەر ڕووداوەکە جا داربڕین بێ ئاگرکەوتنەوە بێ یا هەر ڕووداوێکی ڕاوکردن لەو شتانە بێت ئەگەر پۆلیسی دارستان ماتۆریان پێبێت و ئیسفادەی لێ بکەن بە زووترین کات ئەتوان بگەنە شوێنی مەبەست. داواکاریمان لە حکومت ئەوەیە کە تیمێکی ڕاهێنراوی تۆکمەی لێهاتوو دروست بکە بۆ بە تایبەت بۆ ئاگرکوژانەوە و بە هەموو پێداویستێ پێشکەوتووەکانی ئاگرکوژانەوە و چاودێریەکی ورد بکات لە ناوچە دارستانیەکان و زایدان ئەو ئاگرانەی کە لە وڵاتە دراوسەکانەوە بۆ نمونە ئێران و ئەپەڕێتەوە بۆ ئێرە یاخود بەدەستی ئەنقەز ئەکرێتەوە هەوڵبا لە ڕێگەی گفتوگۆ و حیوارەوە چارەسەری بکە و بنبڕی بکات و هۆشیارێکی تەواو لە قوتابخانەکانەوە لە شوێنە گشتیەکانەوە هۆشیارێکی تەواو بڵاو بکاتەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بکات. داواکارین لە وەزارەتی ناوخۆ هەموو هێزە ئەمنیەکان ڕاست پێرێ بەوەی کە تاوانباری سەرەکی سووتانی دارستانەکان بدۆزرێتەوە و ئیجراعاتی توندی لەگەڵا بگیرێتە بەر چونکم ناکرێت تاوانبارێک دارستانێک ئەسووتێنێ و نەجاتی ببێ یاخود هیچ ئیجراعاتێکی توندی لەگەڵا نەگیرێتە بەر.
کاک محەممەدیان ئێوە چەند کارمەندتانەیە لە بنکەکەتان و چۆن پارێزگاری یان چۆن چاودێری دارستانەکانەکەن؟ بڵێ ئێمە 15 کارمەندین سەررجەممان بە کارگێڕی و ئیدارە و دوو وەجبەمان هەیە. ئەوەی کە چاودێری دارستانەکانکەین هەم خۆمان دەرەچین هەم خەڵکمان هەیە و مەفرەزەکانیشمان بەردەوام لە گەڕان و پشکنی نابێ. ڕۆژانە ئەتوانم بڵێم لە هەفتەکە حەو ڕۆژە ئێمە 4 ڕۆژی هەردەرەچین بۆ ناو دارستانەکان بێ ئەگەر با بڵێن بە پێی توانای خۆمان دەرچوونی تایبەتیمان هەیە و بەردەوامی دەرچوونمان هەیە. کامێرەی چاودێری جێگیرتان هەیە لە ناو دارستانەکانیان لە ڕێگەی کامێرەوە چاودێری دارستانەکانەکەن؟ نەوەڵا ئەوەی کە بینبێنەوەڵا نیمانە ئێمە کامێری چاودێری و دەسەڵاتەمان نییە بەڕاستی، چونکە ئێمە وەکو بنکەی گەرمەک ئەتوانم بڵێم فراوانترین ناحیەیە لە پارێزگای سلێمانیە. دارستانێکی زۆریشی هەیە و زۆر فراوانە، نزیکەی 80 گوندی بەس ئەوەدانی هەیە. گوندە چۆڵەکانیش بۆ ئێمە وەکو دارستان هیچ جیاوازێکی نییە. وەکو ماتۆرسکیلۆوانە تیمەکانتان نیمانە ماتۆرسکیلمان نییە، بەس سیارەکەی و یەک ئۆتۆمبیلمان هەیە. بەڵام ئەوەی کە مەبەستبێ ئێمە زۆر دەرچوون و گەڕان و پشکنینمان هەیە بۆ ناو دارستانەکان و خەڵکی تایبەتیشمان هەیە کە لە دێکانە هاوکارمانن و بە تایبەتی بۆ ئاگر و بۆ ڕاوچی ئەوەی کە زەرەر بە ژینگەی ناوچەکە گەیەنێ هاوڵاتی زۆر باشمانەیە و خەڵکی دڵسۆزمانەیە کە پێمانەڵێ. دوو بەشن، بەشێکیان بە ئەنقەسە کە نازانێت بەشیان بەمەبەسە ئاگرەکانە خەنەوە. ئەوانەی کە هەیە جوتیارەکانە بە تایبەتی یا شوانە با بڵێن چالێنێت کەم تەرخەمە ئاگرەکە خاتەوە هەشە هەر بەدەستە و بە تایبەتی لەوانەیە ئێمە لای ئێمە نێریاوە لەبەرەوەوانی کە بان قەز ئاگرەخەنەوە هیچ مەبەسێکیان نییە و تەنهاوە نەبێت کە زەرەر لە ژینگەی ناوچەکە بن. ئەوە لای ئێمە نادیارە ناوانە بە تایبەتی. ئێمە ئەوەی کە ئاگرەکە خاتەوە کە دیار و ئەیگرین دۆسی بۆکەین و ڕاستەخۆ لە شوێنی ئاگرەکەەوە کە ئەو کەسەگرین لەگەڵ دادگا قسەکەین و دۆسی بۆکەینەوە ڕەوانەی دادگایەکەین. ئێمە بەردەوام ئەو ئاگرانەکەوێت و هەتا تەواو کۆنتترۆلکردنی ئێمە لە ئامادەیمان هەیە لە شوێنی ڕووداوەکە. بەردەوام ئامادەبوونمانە بوو بۆ هەموو ئاگرێک بە تایبەتیش لەگەڵ ڕێکخراوی ملەکەوە ئەوانی زۆر هاوکارمان بوو. ئەوەی کە بەکارێنین تا ئێستا لەمەوە پێش هیچ ئامریکی وامان نەبوو، بەڵام ئێستا تەنها تەوراس و دار بووە کە بە هەژک ئێمە پێڵێن هەژک بەو گەڵایە خۆمانەی بڕین و ئاگرەکەی پێکوژێنێ. بەڵام ئێستا هەنێ ئامێر پیا بۆ ئێمە سوودی لێ وەرەگرین. ئامێرێک کەوایە کۆڵە پشتە بە هەوای کوژێنینەوە پشکۆ و ئاگرەکە خاتو ناو سوتاویەکە لەگەڵ مەزاخەیە کە بۆ ئاو بەکاری لەگەڵا بەکارێنی. ئاگری ئەم سنوورەی ئێمە زۆر زەحمەتە لەبەرەوەی زۆر جارێ ئاگرەکە کۆنتترۆل بووە هەمووی سعاتی دوان بۆ چوینێتەوە بنکە هەواڵیان پێداوینێتەوەڵی ئاگرەکەڵیاوەتەوە. لەبەرەوە سنووری ئێمە بەرزی و نزمیەکی زۆری تایە. ئاگر بە ئاسانی لای ئێمە کۆنتترۆل ناکرێ، بەڵام هەر بەردەوامیشە بین لەگەڵیە. ئەوە زۆر ئاسەنگی زۆری بۆ دروستکردون بە تایبەتی سەر سنوورەکان. لەبەرەوەی لە سنووری ئێمە شوێنی شەرگەی ئێران عێراق بووە مین و تەقەمەنیەکی زۆری تایە و وەتە ئاسەنگێکی زۆر لە بەردەمێمە. ئێرە بینی سێرانە و گڵێنە نسێ لەگەڵ بیسانە لە بینی بیسان و سێرانە ئاگرەکە کەوتەوە، بەڵام هەفتەیەکی خایەن بەڵام ئەم شوێنە بۆیە زیاتر لە ئەتوانم بڵێن بەقەی سنووری کۆیتی سووتانوە. ئەمە نمونەیەکە لە شوێنەکانی تر لەو ئاگرانەی کە لە سنوورەکە و ئێرە
بەرزنیزمیەکی زۆری تایە بەڵام بەداخەوە بکەری ئاگرەکە نادیارە تا ئێستا بەڵام ئێمە لێکۆڵێنەوەی تەواو بە دوادەچوونی تەوامان کردو تا ئێستا بەداخەوە کە هیچ سەرەداوێکمان دەست نەکەوتووە تەنها ئەوە نەبێت کە گوایە ماتۆر سوارێکە تەنها ئەومان دەستکەوت نازانین ئەتوانین لێرە ئامێرێکی وامان پێ نییە کە بتوانین ڕووبەرەکەی دیاریکەین بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم بەقەی سنووری کۆیتی سووتان و لەبەرەوە سنووری سێدێ ئەوەی کە لای ئێمە زەرور بێ با بڵێن پاڵپشتێکی تەواوی پۆلیسی دارستان کەن ئێمە 15 کارمەندمانەیە سنوورەکە ئێمەش فراوانە بە 15 کارمەند ناپارێزیە لەگەڵەوەش ئێمە بەڕاستی زەرورە خەڵک هاوکارمان بێ لەبەرەوە خەڵکیش تا ئێستا ئێمە دێمان هەیە ئاگریتیا بووە دوو هاوڵاتی هاتووە هاوکارمان بێ لەبەرەوە خەڵکی گوندەکانیش بەڕاستی ئێستا سەرقاڵی کار و کاسبی و جوتیارین هاوکارمان نین بەڕاستی هەنێ دێ هەیە زۆر باش هاوکارمانن بەڵام دێشەیە هیچ هاوکارمانیە زیاتریش ئەوەیە کە ئێمە زاڵ نابین بەسەر ئاگرەکە ئێمە دەسەڵاتی ئێمە بۆ کۆنتترۆلکردی ئاگرەکە هەر ئەوەیە ئەویش کە ئێمە زۆر جار ئاگر کۆنتترۆل بووە بە پشتیوانی ڕێکخراوی ملەکەوە بەڕاستی لێرەوە دەستخۆشییان لەکەین زۆر هاوکارمان بوون بگرێت لێ ئێمە زۆر دڵسۆستتر و چالاکترین لە پارێزگاریکردن و لە کۆنتترۆلکردی ئاگرەکانە من لێرەوە دەستخۆشی لە کۆمەڵە خەڵکی سنوورەکەی خۆمەکەم کە پارێزگاریان کردووە و هاوکارمان بوون بەڵام داواش دەکەین زیاتر ئەگەر خەڵک هاوکارمان بێ وەک کەمترین ڕوبەر ئەسووتێ بۆیە داواکەین خەڵک زۆر هاوکارمان بێ تەنها ئێمە و ڕێکخراوی ملەکەوەیە زۆر جاری پۆلیسی ناوخۆ هاوکارمانن داوامان لێکردن هاوکاریان کردوین و پۆلیسی شارستانی کە ئەو شوێنانەی سیارەکانیان نەیگرێتەوە داوامان کردووە هاتوون یارمەتیان ناوین گرنگی و ڕۆڵی دارستانەکان لە پاراستنی ئیکۆسیستەم ئەوەندە گرنگە کە هیچ جێگرەوەیەکی نییە لێکۆڵینەوەکانەوە ئاشکرا دەکەن کە جیهان لە بەردەم کارەساتێکی گەورەدایە بەهۆی لە ناوچوونی دارستانەکان ئایا باشووری کوردستان لەکوێ ئەم کارەساتە گەورەدایە بە پێی داتاکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە باشووری کوردستان زیاتر لە 1,300,000 دۆنم لە پوش و پاوان و دارستان سوتاون کە دەکاتە زیاتر لە نیوەی دارستانەکانی باشووری کوردستان سوتان و لە ناوچوونی دارستانەکان کارەساتێکی زۆر گەورەیە کە پێویستە حکوومەت بە پلەی یەکەم کار بکات بۆ پارێزگاریکردن لە دارستانەکان و ئەو مەترسیانەی کە لەسەر لە ناوچوونی دارستانەکان هەیە هەروەها ئەرکی هاوڵاتیانیشە کە لە خەمی ئایندەی ژیان و ژینگەی وڵاتەکەیان دابن تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.